لە ڕاستیان من بە 20 تابلۆ بەشدارم کە هونەرێکی شێوەکاریە بە شێوازی کۆلاج کە چەند تابلۆیەک و چەند ڕەمزێکی سلێمانیم هێناوە دروستم کردوتەوە. بۆ نمونە ئەوە نامەکەی نالیە بۆ سالم کە ڕووداوێکی گرنگی ئەدەبی و مێژووی بوو بۆ شارەکە. ئەمە نووسینی سەردیوارە کە ئەو کات مۆبایل و شت نەبوو، پەیامەکانیان لەسەر دیوار نووسیوە، هەم دڵداری بووە هەم سیاسی بووە. ئەمە شاعیرەکانی سلێمانیە کە پارچە پارچە شاعیرە بەناوبانگەکانی سلێمانی کە شعریان نووسیوە. ئەمەش عنوانە، چەند عنوانێکی سلێمانیە وەکو مەڵکەندی وەکو گەڕەکەکان کە بە شێوازی ڕقم و بە واقعی وایە. ئەمە ماڵی باڵندەکانە لە باخی گشتی. ئەمە مزگەوتی گەورەی سلێمانیە لە کۆندا تەبعاً. ئەمە قەیسەری نەقیبم کردوتەوە کە لە ساڵی 1900 دروست کراوە بەم ئەدەواتانە. ئەمە بەشێکی هەواری شارە، بەشێکی ئەوەیە کە ئەو بابەتانە بخسۆتە سەری. ئەو خانوویەکی کۆنی سلێمانیە. ئەمەش باخی گشتە لە ساڵی 1980 کە ئەوە دەواازەکەی بووە، دەواازەی ئەم لاولاشی دوکان بووە، ئەم لاولای باخەکە دوکان بووە کاتی خۆی. ئەمە تۆی گوڵی نێو فەقیانەی کراسی دایکم، دایکمان تۆی دەکردە نێو فەقیانەی کراسەکەیەوە لە ئەخیردا کە لە شوێنەکەڵی دەگرتەوە و لە شوێنێکی کە دەیوان ئەوەش وەکو ئەو کردووە تابلۆ. ئەمەش ئیشی ڕایزنە بەڵام من لەسەر قوماش کردومە. ئەمەشیان بە مقابا کراوە، خانوەکانی مەڵکەنیە بە مقابا، شێوازی مقابا. ئەوەش خانوویەکە و بەم شێوازە ویستومە پەیامە بێنم، هیوادارم سوودی هەبوو بێت. چی وای لێ کردووی کە ئەم دیمەنانە کۆ بکەیتەوە لێرە نمایشی بکەیت؟ بەڵێ لە ڕاستیە بیرکردنەوەی داهێنانێکی وا قورس بووە، بەڵام من ویستومە کە حەق بدەم بە ئیشەکە. سلێمانی خۆشەویستە، سلێمانی بابەتگەلی زۆر زۆرتیایە، قوڵە ئەگەر بتەوێ هونەرمەند ئەگەر بتوانێت ئیشی تیا بکە زۆر قوڵە. بەڕاستی من بوو لەم چەند تابلۆیە ڕازی کردم کە بتوانم خزمەتێکی بچووکی شارەکەم بکەم. سلێمانی لێ تو چی دەگەێنێت؟ سلێمانی لە وەسفی شاعیرە گەورەکانە هاتووە، لە وەسفی شاعیرە مەزنەکانە هاتووە کە بە وەسفی من تەواو نابێت لە ڕاستیە. شەخرەزای تاڵەبانی زۆرێک لە شاعیرانی دی ئەم وەسفیان کردووە کە نەبراوەیە بەڕاستی.